سڵاوم کاتتان باش ئەمڕۆ یاخود پاشکەمێکی دیکە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە ئەنجام دەدەن. ئەو دیمەنانەی دەبینن ئەوە ئێستا شاندی پارتی دیموکراتی کوردستانە گەیشتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان پێک هاتووە لە زەعیم عەلی کاکەمین نەجار پشتیوان صادق علی حسین و شاندەکەی یەکێتی بریتیە لە سعدی ئەحمەد پیرەدارە ڕەشید سۆران زەمال تاهیر سالار سەرحەد. وەکو بینیتان ئەمە شاندەکەی هەردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. ئێستا گەیشتە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم کۆبوونەوانە زنجیرە کۆبوونەوەیەکە کە پارتی دیموکراتی کوردستان دەستی پێ کردووە. کۆبوونەوەکان لەلایەن پارتیەوە سەردانی حزبولانە سیاسیەکان کراوە، سەرەتا سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کراوە، دواتر سەردانی حزبی شوعی و بەبستووی ئیسلامی کراوە، ئەمڕۆژ سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە. دوای نیوە ڕۆژ وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بستنەوەی گۆڕان لە شاری هەولێر کۆ دەبێتەوە. کۆبوونەوەکەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حزبولانە سیاسیەکان تایبەتە بە هەندێک پرس لەوانە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێرانینەی عێراق و تایبەتە بە ئەو چێژ و گرفتانەی لە نێوان هەولێر و بەغدا هەن و تایبەتە بە بودجە کە تا ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و هەندێک بابەتی دیکە هەیە. بە تایبەتی ئەو بابەتە گرنگەی لای پارتی ئەوەیە کە لیستێکی هاوپەیمانی دروست بکرێ بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێرانینەی عێراق کەوا بەڕووی ئێرە لە مانجی حوزەیرانی داهاتوو ئەنجام بدرێت. ئێستا شاندەکەی پارتی چونە هۆڵی کۆبوونەوەکان و ڕەنگە کۆبوونەوەکە کاتژمێری نیوێک یان کەمتر زیاتر بخایێنێت، چونکە وەکو ئاماژەم بۆ کرد دوای ئەوە دەبێ بستنە ژووری پەیوەندی سیاسیەکانی بستنەوەی گۆڕان و کۆبوونەوەیان لەگەڵ گۆڕاندا ئەنجام بدەن. ئەوەی تا ئێستا ماوەتەوە بیڵەمەوەیە کە شاندەکەی بستنەوەی گۆڕان دیار نییە لە چێ پێک هاتوون کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەکۆ دەبنەوە. دوای تەواوبوونی ئەم کۆبوونەوەی نێوان یەکێتی پارتی ئێمە چاوەڕێوە دەکەین ئەگەر کۆنگرەیەکی ڕۆژناوانی ئەنجامدرا زانیاریەکانی ناو کۆبوونەوەکە بۆ میدیایەکی شارپرێس بخێنەوە.